خۆشەویستان لە مردن مەترسن، چونکە هیچ کەسێک لە ئێمە ناچینە بەهەشتەوە هەتا نەمرین. ئەگەر بەهەشت حەزت لە ڕەزامەندی خوا و بینینی خوایە، حەزەکەی بگەی بە خزمەتی خوای پەروەردگار خوای گەورە ببینی، ئەگەر پێت خۆشە بڕۆیتە بەهەشتەوە، بە دڵنیایە پێت ئاڵێم هەتاکو نەمری ناڕۆیتە بەهەشتەوە. کەواتە مردن یەکەم قۆناغی چوونی تۆیە بۆ بەهەشت کە تۆ ئیماندار و لە خوا ترسبی. کەواتە تۆ هەنگاوێکت نابەرەو بەهەشت و لە ناو قەبرەکەیشتدا هیچ کەس لێم بەهەشت و جەهەنەمی نەبینیوە، بەڵام لە ناو قەبرەکەدا هەموو بەیانیەک و هەموو ئێوارەیەکە تا ڕۆژی قیامەت پێت ئەوترێ فڵان کەس ئەمە جێگای تۆی لە بەهەشتە، ئەمە قەسرەکانتە، ئەمە خێزانەکانتە، ئەمە خزمەتکارتەکانتە، ئەمە حەدیقە و باخەکانتە، ئەمە ڕووبارەکانی تۆیە. هەموو بەیانیەک و هەموو ئێوارەی مزگەنیت پێدرێ ناو قەبرەکە، خەڵکی باهر بڵێ گوناحی تۆ براوەی، چونکە بەیانی و ئێواران جێگای خۆت لە بەهەشتا پیشانت درێ. کەواتە ئەگەر تۆ بەهەشت ببینی، بەهەشت لە دوای مردن بە چاوت ئەیبینیت، لە دنیادا ناتوانی بەهەشت ببینیت. کەواتە مردن سەرەتایەکە بۆ گەشتنی ئێمە بە بەهەشت. هەتا پێغەمبەری خوا فەرمووی صلی الله عليه وسلم: من قرأ آية الكرسي دبر كل صلاة لم يمنعه من دخول الجنة إلا أن يموت. هر کەسێک لە دوای نوێژە فەرزەکان نەک سونەت، دوای نوێژی فەرز ئایەت کورسی بخوێنێت، هیچ شتێک منعی ناکە لە چوونە بەهەشت. واتە ئەو خوێندنی ئایەت کورسیە هۆکارێکە بۆ چوونە بەهەشتی ئەو ئینسانە. تەنها شتێکە ڕێگر بێ لە نێوان تۆ و بەهەشتا مردنە. بمرە دەشتە بەهەشتەوە بە ئیزنی خوا، ڕۆحت لە بەهەشتایە. دوای نوێژە فەرزەکان بیخوێنن، چونکە هۆکارێکە بۆ چوونە بەهەشتی ئێوە ئینشاءالله. کۆتا خاڵ دەڵین خۆشەویستان لە مردن مەترسن، چونکە لە دنیادا ڕاستەکە ئێمە دەمرین، بەڵام کاتێک کە مردین لە کۆمەڵە خۆشەویستێک جیا ئەبینەوە، بەڵام لە کۆمەڵە خۆشەویستێک جیا ئەبینەوە ئەگەین بە خزمەتی کۆمەڵی خۆشەویستی تر لە مەلائیکان سەلامی خوایە لەسەر بێ. بەخوا برای بەڕێزم کەسێکمان مردووە، هەیە باوکمان مردووە، دایکمان، برامان، خوشکمان، مناڵمان، کەس و کارمان، ئەگەر ئێمە بەهەشتی بوون ئەوانیش بەهەشتی بن، خوای گەورە لێیان خۆش ببیان خاتە بەهەشتەوە. ئەو کاتە ئێمە لە کۆمەڵی خزم جیا ئەبین و لە کۆمەڵی ناستیا و نزیک جیا ئەبینەوە، بەڵام ئەگەین بە خزمەتی ئەوکانی تر. پێغەمبەری خوا فەرمووی صلی الله عليه وسلم: أرواح المؤمنين أفرمي في أجواف طير خضر تعلق في أشجار الجنة حتى يردها الله إلى أجسادها يوم قيامة. روحي إنساني إيمان دار لدواي مردني لسر شكل الشيوي باڵندەیەکی سەوزە. ڕۆحەکە خوای گەورە دەیخاتە سەر شکل و شێوەی باڵندەیەکی سەوز. لە ناو ڕووبارەکانی بەهەشتا ئەبێ ئەو ڕۆحە، لە ناو دار و خۆشیەکانی بەهەشتا ئەبێ، هەتا ئەو ڕۆژەی کە قیامەت دێ ئەو ڕۆحە دەگەڕێتەوە ناو لاشە و زیندوو دەبێتەوە. کەواتە لە دوای مردنت، یەکەم ڕۆژی مردن، یەکەم ساتی مردنت بۆ بەهەشت دەڕۆی، ڕۆحت لە ناو باشتایە، هەموو دارەکان و هەموو باخ و بێستانەکانی بەهەشت دەبینی، هەموو ڕووبارەکان و کۆشک و تەلارەکانی بەهەشت دەبینی، بۆ خۆت بەروبوومی بەهەشت و میوەی بەهەشت دەخۆی، خواردنی بەهەشت دەخۆی هەتا ڕۆژی قیامەت. کەواتە مردن سەرەتای خۆشیەکانە، نەک سەرەتای ناخۆشیەکان، بەڵام بۆ ئینسانی ئیماندار و لە خوا ترس. با لە کۆتاییدا دەڵێم لە مردن نەترسین، خۆمان بۆ مردن ئامادەکەین، چونکە هەر دەمرین، هیچ مەجالێکی تیان نییە. کەواتە خۆت بۆ مردن ئامادەکە، خۆت ئامادەکە بۆ ئەم هەموو خۆشەی کە من کەمێکیم باس کردووە، کە لە کاتی مردنتەوە دەست پێ ئەکا لە ناو قەبردا لە خۆشی شادیە هەتا ڕۆژی قیامەت، ڕۆح لە بەهەشتایە هەتا مردن. بۆ خۆت عیبادەت و خواپەرستی بکە بۆی ئینشاءالله کاتێک کە مردی لە خۆشی و شادیە بیت. اللهم اغفر للمؤمنين والمؤمنات والمسلمين والمسلمات الأحياء منهم والأموات من أهل السنة والجماعة والجماعات